ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من حاجە غەفور ئەمڕۆژ بە کۆمەڵە بڕگە و بابەتی نوێوە پرۆگرامی ڕۆژ باشتان پێشکەشەکەم بۆ هیوای ڕۆژێکی باش دەست پێ بکەن سەرەتای ڕۆژی هەفتەیە پڕوزە بێت پڕ خۆشی و شادی و تەندروستی باش بێت بێگومان کوردستان 24 بابەت و بڕگەکانی گشت بەرنامەکانی هەمیشە پڕ زانیاری و هەواڵی سەرنجڕاکێش و ناوخۆی و ناوچەی و جیهانیش دەگرێتەوە لە چوارچێوەی پرۆگرامی ڕۆژ باشیشدا هەمیشە پڕ لە زانیاری و بابەتی هەمەڕەنگ و کۆمەڵایەتی و سیاسی و هەر لە کورتەی هەواڵەکانەوە تا دەگاتە هەموو بابەتەکانی دیکە کە بە زانیاری نوێ و بە هەواڵی نوێ ئێوە ئاگادار دەکەینەوە. ئەم ڕۆژ پرۆگرامی ڕۆژ باش دووتەوەر لە خۆ دەگرێت کە یەکێکیان باسکردنە لە دروستکردنی شیرینی و ئەو بابەتانەی کە ڕۆژانە یاخود بەتایبەت بۆتە خولیای هەندێک لە خانمان دروستکردنی شیرینی و دەستڕەنگینیەکانیان لەوێدا ڕەنگی داوەتەوە. جگەلەوە باسکردنە لەو کار و چالاکیانەی کە لە هەر شارێکی کوردستانەوە بەڕێوە بچێت ئێمە زیاتر گرنگی پێدەدەین. سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە توندی هێرشەکانی پەکەکە دژی هەرێمی کوردستان سەرکۆنە دەکات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیاندراوێکدا هێرشی چەکدارانی پەکەکەی دژی هەرێمی کوردستان سەرکۆنە کرد و ڕایگەیان بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕیشەکێشکردنی تیرۆر. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا نیگەرانی هاوخەمی خۆی بۆ خانەوادەی شەهید و بریندارانی ئەو هێرشانەی پەکەکە دەربڕی. پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و پرۆژە یاسای وەرگرتنی قەرز تاوتوێ دەکات. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەاند لە چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمانی عێراق دەنگ بە پرۆژە یاسای وەرگرتنی قەرز دەدات. بەڵام بەو ڕەشنووسەی کە حکوومەت داوای کردووە نا بەڵکو چەند گۆڕانکاریەک لە ژمارەکان دەکات. ئاشکراشی دەکات حکوومەت دابەشکردنی موچەی بە وەرگرتنی قەرز پەیوەست کردووە و پەرلەمانیش بەرپرسیارەتی دیواکەوتنی موچە لە ئەستۆ ناگرێت. جگەرەکێشان لە پارێزگای موش قەدەغەکرا. پارێزگاری موش لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە کرد لەسەر ڕاستپاردەی فەرمانگەی گشتی تەندروستی لە پێناو ڕێگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریاندا جگەرەکێشان لە شوێنە گشتیەکان وەک شەقام و کۆڵان گۆڕەپان پارک و باخچەکان قەدەغە بکەن. جەختیش دەکاتەوە هەر کەسێک پابەندی بڕیارەکە نەبێت بە پێی مادەی 195 لە یاسای تورکیا سزا دەدرێت. دۆناڵد ترامپ ڕایدەگەێنە جۆ بایدن بە هەڵەدا چووە ئەگەر پێی وابێت براوەیە. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا لە تویتێکدا نووسیوێتی جۆ بایدن بە هەڵەدا چووە ئەگەر وابزانێت کورسی سەرۆکایەتی بەدەست هێناوە. منیش دەتوانم بڵێم کورسی سەرۆکایەتیم بردۆتەوە. ئاماژەی بەوەش کردووە ئێستا کاتی بەدواداچوو لە یاساییەکانە و بۆ ئەوەی بتوانین دەنگەکانمان بەدەست بهێنینەوە. دەسەڵاتی فڕۆکەوانی ئەمریکا بڕیاری قەدەغەی فڕینی بەسەر ماڵی جۆ بایدن دەرکرد. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردەوە لەگەڵ نزیکبوونەوە لە ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ڕێکاری توند و ئەمنی بۆ پاراستنی جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان گیراوەتە بەر. هاوکات دەسەڵاتی فڕۆکەوانی ئەمریکا بڕیاریدا هەموو فڕینێک بە ئاسمانی ئەو ناوچەی ماڵی جۆ بایدنی لێیە لە ویلایەتی دیلاوەر قەدەغە کردو. هەروەها ژمارەی پاسەوان و هێزی ئەمنی بۆ پاراستنی جۆ بایدن زیاد کران. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن بەڵام هەمیشە چاوتان لەسەر کوردستان 24 بێ بۆ بینینی زانیاریەکان بە تایبەت لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و جیاکردنەوەی دەنگەکان و ڕاگەاندنی دەنگی براوەی سەرۆکی ئەمریکا. عەباس ئەحمەد کە بە گۆرانیبێژی گەنجان ناسراوە بە شێوازێکی نوێ گۆرانێکی کۆن و فۆلکلۆریەکانی سنووری ماردین و قامیشلۆ بە ناوی سەیدێ سەیدێ لە شاری بوخۆم لە ئەڵمانیا کلیپەکات و نوێیە کاتەوە جارێکی تر. ئەو هونەرمەندە هەرخۆشی کاری کلیپی گۆرانیەکەی کردووە. عەباس نزیکەی 30 ساڵە کاری هونەریە کات و دوای ماوەیەکیش لە دابڕانی ئێستا دووبارە دەستی بە کاری هونەری کردوتەوە. لە کاتی ئامادەکردنی ئەم بەرهەمەشیدا تیمی کوردستان 24 ئامادە بوون لەگەڵیا بوون
و هونەرمەند بۆ پرۆگرامی ڕۆژباش باز لە کارەکانی ئەکات. بله دەستپێکێدا سپاس بۆەوە کوردستان 24 و ڕاستی مەخۆدی دەردکەون جارجارنا بێ ئەم سترانەکە کلیپەکە سترانەکە فلکلۆرە سەیدێ بە ئەواکی تستێکی نو ئەم چێ دکن ئالیکاریە موزیسیان فیراس حسێنی بۆژمرە ستران بەرەنگێکی نوچێ کریە. منهاجێکی ئەم ستودیا وەکو ئەوژێکی بۆ خزمەتکار کامێرەمان قاسم دەرویش سپاسیاویژی دکن و هەروسا سپاسیا خۆرتێ گومەرە دکن ئێگۆ کاربوون و کامێران سەرباس گیتار و وڵات سەر گیتار و هەواڵێمە کەرێژی سەر درامس. يعني كاريجو من مكري او دهلي مدفقرين يعني قالك جهدار هنا قالك هوال هنا دوست هنا براستي او انرجيه دهنا من جوز كاربم ازمو استاني خو بكرين جبو روجباشی که جبو پروگراموا سلاوی مجوره روجباش کردستان و از پارچه کی دیاری وکن و دیاری همی تماشاوان و گهدارا کن جستانا سیده یاکوبونها حضری کلیپای ناکت کن. سیده دشکی بجم نغایده رامو سانکی بدمن ور پیرا خواست با عیده رامو سانکی بدمن پیرا خواست با عیده. بەڵێ وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد هەمیشە لە ڕێگەی تەوەری پرۆگرامەکەمانەوە زیاتر ئەو چالاکیانەی کە بەڕێوە دەچێت لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و تا دەگاتە دەرەوەی کوردستانیش کە هەر گروپێک یاخود هەر کۆمەڵێک لە گەنجان بە تایبەت یاخود لە هەر کەسانێک بێ کە کاری خۆبەخشی بکەن یاخود کار و چالاکیکی هوەری بکەن پرۆگرامی ڕۆژباش بەسەری دەکاتەوە و گرنگی پێدەدرێت و گفتوگوی زیاتری لەسەر دەکەین هەروەک ئەم ڕۆژ کە تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لە ئەو کار و چالاکیایی کە گروپی شانۆیی هەوار هەستاون بە کردنەوەی خولێکی شانۆیی لە کەرکووک کە ئێمەش میوانداری بەڕێز نەژاد نەجممان کردووە کە سەرپەرشتیاری گروپی شانۆیی هەوارە سڵاوت لێبێ کاک نەژاد کە لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت کاک نەژاد ئێوە ئەمساڵ چالاکیەکانتان چڕوپڕ بوو و زۆر دیار بوو بە تایبەت لە شانۆیەکانتانەوە لە چالاکیەکانتانەوە ئەگەر پێمان بڵێ ئەم خولە چۆنە و کەی دەست پێ دەکات. زۆر سپاس بۆ کەناڵەکە هەمیشە لەگەڵ هونەر و هونەرمەندانە بە تایبەت لە شاری کەرکووک دیارێمە وەکو گروپی شانۆی هەوار بە سپۆنسەری دەستگایەک خولێکی سێ مانگەمان کردەوە بۆ سێ چینی جیاواز لە شاری کەرکووک کە چینی یەکەم خاوەن پێداویستی تایبەت ئەوانەی کە نابیستن و ناتوانن قسە بکەن لەگەڵ کورتە باڵایان و لەگەڵ کەم ئەندامان و تەنانەت یەکێک لەو بەشداربووانە چاوی نابێنێ ئێمە ئەم چینە
لە ماوەی مانگێکە کارەکەین لەسەری بۆ فێرکردنی شانۆ و دواتر لە ئەنجامی ئەم مانگە نمایشێک لە دایک بکەوێ. لە مانگی دووەم ئەم خولە بەردەوامە بێ بۆ چینی مناڵان. چینی مناڵان لە یەکی پۆلیەکی سەرەتایە و دەست پێکە تاکو تەمەنی 15 ساڵان. ئەمش بە هەمان شێوە مانگێک بەردەوامە بێ. دواتر چینی سێم کە ئەوانە ئەگرێتەوە کە ئارەزوومەندن یاخود حەزیان بە شانۆیە و تەنانەتەوەی کە شانۆیشەکە. ئەم چینش بە هەمان شێوە مانگێک بەردەوامە بێ و کاری لەسەرەکەی. بەڵێ کاک نەژات باسیەوەت کرد کە بە 3 مانگ خولەکە بڵێن کاری تیاکەن یاخود خولەکەتانەکەنەوە بەڕێواچێت. ئەگەر پێمان بڵێ خولەکە چۆن بەڕێواچێت لە ڕێگەی ئۆنلاینەوە یاخود ڕاستەوخۆ لەگەڵ فێرخوازەکانتان ئێوە لە هۆڵێکدا یاخود چۆن کارەکانتان بەڕێواچێت؟ بەڵێ دیارە بخۆی هەمومانەزانین مەسەلەی کۆڕۆنا یەکێکە لەو بربەستانە هەمیشە بە تایبەت تووشی چالاکیەکە ئەمانە بێتەوە. بەڵام جێ خۆشحاڵیە لە شاری کەرکووک بەراورد بە شارەکانی سەری کوردستان ڕێژێکی زۆر کەم مەسەلەی کۆڕۆنا هەیە و دواتریش هەمیشە لە چالاکیەکان ڕێنمایەکانمان جێبەجێ کردو. دوایین کارمان کە شانۆی کورسیەکان بوو زیاتر لە 1500 کەس هاتە هۆڵەوە ئێمە توانیمان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و منەظەم کارەکە لە ڕێنماییەوە بە ڕێنمایی تەندروستیەوە کارەکە بکەین. بامان شەوە ئەم خولە کە خولێکی دروستکردنە بۆیە ناتوانین ئێمە بە ئۆنلاین کاریان لەسەر بکەین. ئەم خولە هەر یەکێ لەو چینانە 20 تا 25 بەشدار بوو بەشداریەکە ئۆنلاین نییە ڕاستە و خۆیە. بەڵام ئێمە پێش ئەوەی کە دەست پێ بکەین هەوڵەدەین ئەو کەسانە ینی چۆن بڵێ ئیختیبارێکی بچووک بکەین بۆی بزانین ئەمانە نەخۆشن یاخود چی کێشەیەکیانێت چکە ئێمە لەگەڵەوەیشدا کار لەسەر پێداویستی تایبەتەکەین. هەرچەند ئێوانە کێشەی نەخۆشی دایمیان نییە. بۆ نمونە ناتوانن قسە بکەن یان ناتوانن ببیستنەمە کێشەیەکی ینی نەخۆشی نییە بەڵام ناتوانێت قسە بکە. بۆیە ئێمە لەم 3 مانگەی هەوڵەدەین ڕۆژانە ئەو هۆڵی کە دەستنیشانمان کردەوە بۆ پرۆڤە تاقیم بکرێ بتوانین کەمامە ببەستن دەستکێشانی ئەم کۆمەڵە ڕێنمایە و دواتریش بەرکەوتەی زۆرمان نەبێ لەگەڵ یەک. چونکە تەمارینی شانۆیی یاخود ئەو کارکردن لەسەر جەستەی ئەکتەر ئێمە ئەتوانین دوورا و دوور کاری لەسەر بکەین و لەگەڵەوەشدا ینی نایشارینەوە بەرکەوتەمان هەرە بێ بەڵام تا بتوانین ئێمە بەرکەوتەی زۆرمان نەبێ و ئەنجامێکی باش بەدەست بێنین. بەڵێ کاک نەژات پێم وا بێت ئەو کەسانی کە باست کرد بۆ هەر چین و توێژێک ماوەی مانگێکتان داناوە. دوای ئەو مانگە ئێوە چۆن بەردەوامە بن لەگەڵیان ئایا ئەبنە خاوەن بڕوانامەیە کە بتوانن دواتر وەکو ئەکتەرێک لە هەر شانۆیەکدا بەشدار بکەن؟ مەڵە وەکو خولەکانی پێشوو بڕوانامەیان پێدرێ کە ئەمان قۆناغێکیان لە قۆناغەکان بڕیەوە کە فێرکردنی شانۆ لە سەرەتا و بە تایبەت ئێمە باس لەواکەین دروستکردنی ئەکتەر واتە ئەکتەرێک بتوانێت لەسەر ستەیج مامەڵە بکات چۆن بجوڵە چۆن کارەکانی جێبەجێ کاتێک دەرهێنەرێک داوای لێکات بتوانێت نواندن بکە. ئێمە فێری دەرهێنان و مەسەلەی سینۆگرافیا و دیکۆریست و ئینارێستی ناکەین کە لە ڕووی نەزەڕیەوە زۆری پێ بچێت. هەرچەنێ مەسەلەی ئەکتەر بە هەمان شێوە کاری گەورەیەوێ خوێندنەوەی زۆرەوێ بەڵام ئێمە وەکو سەرەتا لە ڕێگەی ئەم مانگانەوە کە 3 مانگە هەر بۆ چینێ ئەتوانین شتە سەرەتایەکانیان فێرکەین دواتر ئیشکردن لەسەر جەستە و ئەنجامێکشمانە بێ وەکو شانۆیەک پێشکەشیکەین. لە کۆتایی خولەکە ئێمە بڕوانامەی پێشکەشەکەین وەکو گروپی شانۆی هەوار و ئەو دەستگایی کە کارمان لەگەڵاکە
بە هەمان شێوە ئەتوانین گروپیانش بۆ بکەینەوە یاخود ئەوانی کە توانایان هەیە سوودیان لێوەگرین بۆ گروپی شانۆی هەوار. زۆر باشە کاک نەژاد هەر باسیوەت کرد کە گروپی شانۆیی هەوار کە خانمێکتانتیە هەر بە ناوی هەوار کە خانمێکی چالاکە. لەمەوەمە بزانم ئەو کەسانەی کە ناویان تۆمار کردووە تا چەند خانمانی تایە یاخود بەبینینی ئەو خانمە لە ناو گروپەکەتانە بۆتە هۆیەوەی کە خانمان یاخود کچانیش هاندانێک بێ بۆیان بەشدار بن لە خولەکەیە و یاخود پێمان بڵێ بەگشتی چەند کەس تا ئێستا ئارەزومەندی ئەو خولەیە. جێی خۆشحاڵیە تەنها بۆ ئەم خولەنە هەر لە دوای بەتایبەت لە دوای نمایش شانۆی کورسیەکانەوە هەوار کە بینرا هەرچەنە پێشووتر تەجروبەی گەورەتری هەبووە لە کەرکووک و لە دەرەوەی کەرکووک و لە دەروی وڵات بەڵام بەتایبەت لە شانۆی کورسیەکان کاتێک بینرا حەماسەتێکی زۆر بەو کچانەی کە ئەیان بینی یاخۆت ئارەزووی نواندنیانە بوو دایان کرد پەیوەندی کردوێتەوە بڵین وەکو پەیجی گروپی شانۆی هەوارەوە بۆ ئەوەی ئەوانیش تاقی خۆیان تاقیکەنەوە یاخود لە ڕێگەی هەوار خۆیەوە دایان کچی ئارەزوومەند پێیان خۆشە بێنە گروپەکەەوە یاخود ئیش لەگەڵمانە بکەن یاخود ئیشی شانۆ بکەن بۆ خولەکەش بە هەمان شێوە کۆمەڵێ ئارەزوومەندی تێیە کۆمەڵێ کەسی تێیە وەکو کچ و ئافرەت پیان خۆشە لە خولەکە بەشدار بن. بەڵێ وانە و ڕاهێنانەکان لەلایەن کیەوە ئەوترێتەوە کاک نەژاد بۆ فێرخوازەکانتان؟ ئێمە سێ کەسمان دەست نیشان کردووە من خۆم سەرپەرشتی خولەکەکەم بەگشتی هەوار فارس و هونەر شەوقی وەکو ڕاهێنەر خۆمش بە هەمان شێ وەکو ڕاهێنەر کاریان لەسەرەکەین بەڵام بۆ چینی یەکەم کە دەستنیشانمان کردو چینی پێداویستی تایبەتە یاخود نابیستانە متەرجمێکشمان لەگەڵا چکە ئەنی جێی داخێمە ئەمە تەجروبەی دووەمە ئەو کەسانی کە لە نابیستان کاریان لەگەڵاکەی نەئەتوانن جۆ بگرن نەئەتوانن قسە بکەن نەئەتوانن بنووسن شواتە خوێنەواریانە بۆیە پەنامان بردوۆتە بەر وەرجێڕێک کە لە خۆیانە ئەتوانێت قسەیان لەگەڵا بکە و دواتر بیگەێنێتە ئەمانی تەواصلی ئێمە لەگەڵ ئەو متەرجمەیە بێ لەگەڵ سێ ڕاهێنەرە. بەڵێ پێتان وایە شانۆ ئەبێتە هاوکاریەک یاخود یاریدەدەرێک بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بتوانن ئەو حەز و خولیایی کە هەیەە لە ناو شانۆیە بیبینەوە یاخود بەردەوام بن یاخود ببێتەوەی کە گروپێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان دروست بێ و ببنە شانۆکار؟ بە تاکید وایە تەجروبەی پێشووترمانێ ئێستا بەتایبەت بۆ کۆمەڵەی نابیستان هەر لە دوای ماوەیەکی پێش ئێستا خولێکمان کردەوە خولێکی ماگانە بۆیان دوای نمایشکردنی دوای تەوابوونی خولەکە و نمایشکردنی ئەو بابەتە لە ئەنجامی خولەکە گروپی نابیستانی کەرکووکیان دامەزران ئێستا سەر بە کۆمەڵەی نابیستانە کە یەکێکە لەو گروپانەی ئەوان ئێستا ئیشەکەن ئێمە شۆ گروپی شانۆی هەوار هاوکاریانین بۆیە لە ڕووی دەرونیەوە زۆر باشە یاخود کارمان لەسەر دەرونی ئەو کەسانە کردو چکە بتەوێنێتەوێ ئەو کەسانی کە پێداویستی تایبەتن یعنی لە ڕووی دەرونیەوە شکاون یاخود تێک شکاون یاخود کەمتر لە کەسێکی بە بێکێشە دەرونی ئارامە بۆیە ئەم کارانە دەرونیان ئارامە کاتەوە متمانەیان پێبەخشێ و هەستەکەن کاوانیش هاوشانی کەسە تەواوەکان لە ژیانە توانایان هەیە و ئەیانەوێت تواناکەیان پێشکەشکن. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک نەژاد نەجم کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە هیوای ئەوەی کە بەردەوامی خولەکانتان هەبێت و سپاس بۆ ئێوە بۆ سەرجەم ئەندامانی گروپەکەتان دووبارە سپاس بۆی کە میوانداریەکەت قبوڵ کردین. سپاس بۆ ئێوە ڕێستانێ زۆر سپاس. بەڵێ وەکۆ بینین کە ڕۆژ لە دوای ڕۆژ کەشوهەوا گۆڕانکاری زۆری بەسەرایەت با ئێمەش ئێستا بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای هەموو شارەکانی کوردستان ببینین.
هەر لەسەر کەشوهەوە شەپۆلێکی بەفربارین باکووری کوردستانی گرتوتەوە کە شەپۆلێکی بەفربارین پارێزگای وانی باکووری کوردستانی گرتوتەوە گرفتی بۆ ئاژەڵداران و کۆچەرە وەرزیەکان دروست کرد. لە چەند کاتژمێری ڕابردووشدا شەپۆلێکی بارانبارین زۆرینەی ناوچەکانی وانی گرتەوە و هاوکات لە چیا و بەرزاییەکانیش بەفرباری لە کاتێکدا شوانەکانی سەرقاڵی لەوەڕاندنی مەڕ و بزنەکانیان بوون، بەڵام بەهۆی بەفربارینەوە ناچاربوون بە خێرایی ماڵ و مەڕەکانیان کۆبکەنەوە و لە چەند شوێنێک لە دامێنی چیای ئیسپریز لە باکووری کوردستان 10 سنتیمەتر بەفرباریوە و توانیویانە لەو ڕێگەوە مەڕ و ماڵاتەکانیان کۆبکەنەوە و بیان پارێزن لەو شەپۆلە بەفرەی کە ڕووی کردوتە ناوچەکەیان. ئێستا وەکو بینن کە وێنەکان لە سەر شاشەی کوردستان 24 کە ئەو شەپۆلە بەفربارینە ڕووی کردوتە ئەو ناوچەیە و ئەو ئاژەڵدارانە گرفتیان بۆ دروست بووە. ئێمە بۆ وەرگرتنی زانیاریەکان یاخود بۆ هەر بابەتێکی دیکە بێ ڕوودەکەینە شار و شارۆچکەکان و لە ڕێگەی پامنێرانمانەوە گوێبیستی زانیاریەکان دەبین کە ئێستش هاوژین جەمالمان لەگەڵا بێت لە سلێمانیەوە. بەیانیت باش هاوژین، تەندروستی چۆنە؟ پێمان بڵێ ئەم بەیانیە چیت بۆ ئامادە کردوین؟ بەڵێ بەیانیتان باش، بە هیوای تەندروستێکی باش بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان و سەرجەم کارمەندانی پرۆگرامی ڕۆژباش لە کوردستان 24 بێگومان هەندێک لە شوێنکارەکان بەتایبەت چێشتخانەکان بەتایبەت دوایە ناوبازار کار دەکەن، ئەوان بەیانیان زوو دێنە سەرکارەوە. ئێمە ئێستاش کە بە وەرزی سەرما دەچین خواز لەسەر خواردنی شۆربا لە بەیانیان داواروە هەندێک خواردنی دیکە لە نیوەڕواندا بەتایبەت لە وەرزی زستان و سەرما زیاتر دەبێت. من ئێستا هاتووم بۆ چێشتخانەیەک کە لە نێو سنتەری بازاری پارێزگای سلێمانی کار دەکات. ئەوان هەر لە ئێستاەوە چەند کاتژمێرێک پێش ئێستا خۆیان ئامادە دەکەن بۆ ڕۆژێکی نوێ و دەچمە لای وەستا ڕێکەوت. وەستا بەیانیت باش، زۆر سپاس، مەمنون. پێمان بڵێ ئێوە لە کاتژمێر چەندەوە دێنە سەرکار و چۆن خۆتان بۆ ڕۆژێکی نوێ ئامادە ئەکەن؟ سەرەتا بەخێر بێن، ئێمە سەعات 4:30 بۆ 5 ئیشەکانمان دەست پێکە لە بەیانیانەوە. بەیانیەتی شۆربامان هەیە، تشلیبی گۆشتمان هەیە، کفتەشمان هەیە. ئەم شتانە بەیانیان ئەخورێ کۆمەڵی مشتری خۆمانەیە تایبەت ڕۆمانتیەکەت. ئەم دیەوە هەندێک پرسیاری ئەم خواردنەتان لێکم. ئێستا ئەمە تۆ چی ئامادەیەکەی بۆ ئێمە؟ ئەمە قۆزیەکەمانە بۆ تشلیبی گۆشت بەیانیان. ئەمە قۆزیەکەمانە. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و زستان خواست لەسەر هەندێک خواردن زیاد دەکات. ئەو خواردنانە چین کە هاوڵاتیان بەیانیان داواکاری زۆریان لەسەر هەیە بەتایبەت لەم کاتێ؟ یەکەم شۆربا واتە نیسکیانەوە کوردەکەی خۆمان، دومینیشان قەرە خەرمانە خوێت، کفتە ئەخورێت، ئیتر مەخڵەمە و ئەم شتانەش ئەرەخورێت. بۆ نیوەڕوان زیاتر خواست لەسەر چی هەیە؟ لەسەر برنجی کوردی و ئەو ساوەر هەیە،
برنجی درێژیشمان هەیە ئەمانە زیاتر عەرەب حەزی لێ دەکات. زۆر باشە. ئێوە ڕۆژانە فەرموو لە کاتژمێر چەند بۆ ئێرە و تا کاتژمێر چەند خواردنتان ئەمێنێت؟ هەتا سەعات 3 ئێمە خواردنمان ئەمێنێت. دەسەکانت خۆش بێ سەرقاڵی کاری خۆت بە سپاس دەکەم. بەڵێ هاژە من ئەو وێنانەتان بۆ دەگوازمەوە کاک بەرهەم وێنەکانتان بگوازێتەوە ئەمە وەکو کاگرێکەوت باسی کرد ئەمە قۆزیەکەیانە کە بەیانیان وەلەگەڵ شۆربا پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت هاوکات ئەم خواردنی دیکەش لێرە ئەمە شلەی بامەیە هەر بە بۆنەکەی ئینسان وەکۆی کە ودرێت تێری پێدەخوات بۆنەکەی هێندە بە چێژ و بەتامە کفتە کە ئەمەش خواستێکی زۆری لەسرە بە تایبەت لە وەرزی زستاندا ئەمەش نیسکە بەواتایکی دیکەن شۆربا کە ئەمەش بەیانیان خواستێکی زۆریان لەسرە ئێستا ئەم هاوڵاتیە داوای کفتەی کرد و ئەم چێشتخانەیە سەرجەم ئامادەکاریەکانیان کردووە و پاش کەمێکی دیکە و لە کاتژمێر ئەتوانین بڵین لە دەوە هاوڵاتیان سەردانی ئەم شوێنانە دەکەن بۆ نان خواردن وەک دەبینێت ئێستش کە هاوڵاتیەک دانیشتووە سەرقاڵی نان خواردنە و وەکو کاگرێکەوتیش باسی کردوە ساڕێکەوت لە کاتژمێر دە بۆ 11ەوە خواست یاخۆ بڵێن داواکاری هاوڵاتیان لەسەر خواردنی ئەم چێشتخانانە دەست پێ دەکات تا کاتژمێر 3 پاشنیوەڕۆ. هاوژین پێم وابێت ئەزانین کە کفتەی سلێمانی بەناوبانگە بەڵام بۆ بەیانیان زیاتر چ خواردنێک ئارەزووی لەسەرەوە ئەشمێ بزانم تۆ خۆت ئامادە کردووە دوای ئەم لایڤە کام لەو خواردنانە خۆیە چەندەوت بە بۆنەکەی تێر بوو متر نازام ئیشتی هاو ماوە بۆ هیچیان واتە ئێستا بڕیاری ئەومان نەداوە کە چی بخۆین بەڵام ئەو پرسیاری دیکەت کە باست لە ئەو خواردنانە کرد کە خواستیان لەسەرە لە بەیانیانە بەدەر لەمانە بابەتی شۆربا و هەروەها ئاوی گۆشت و چەند بابەتێکی دیکە بابەتەکانی دیکە وەکو کەباب و گۆشت و تکەی مریشکیش لە شوێنەکانی دیکە هەر خواستیان لەسەر بە تایبەتی جگەر و چەند بابەتێکی دیکە هاوشێوەی شۆربا و ئاوی گۆشت کەوتی چێشتخانەکاندا هەیە خواستێکی زۆری لەسەرەوە هاوڵاتیان بەیانیان زوو پێشەوەی بچنە سەر کارەکانیان ناخۆ بچنە سەر داوامەکانیان دێن لەم شوێنانانێک دەخۆن و پاشان دەچنە سەر شوێن کارەکانی. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ هاوژین سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ هەمیشە پرۆگرامی ڕۆژباش کاتێک لە ڕێگەی پامنێرێکەوە کە باس لە خواردنگەیەک یاخود ئەو خواردنە خۆماڵیانە دەکات ئەبێتەوە ئەوەی کە بتوانین زیاتر گرنگی بە نانی بەیانیان بدەین یاخود خوانی بەیانیانمان لا خۆشتر بێت بۆ هیوان کە بەدەم خواردنێکی گەرم و خۆماڵیەوە بەردەوام بینەری پرۆگرامی ڕۆژباش بن. بابەتێکی دیکەمان ئامادەیە کە شوانکارەوی و ئاژەڵداریەکێکن لە کارە سەختەکان و کەمتر خەڵک لە وڵاتانی ڕۆژئاوا ئەم پیشەیەکەن بە تایبەت گەنجان ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە لە ناوچێت یاخود چەند بەرهەمێکی خۆماڵیەکێک لەو بەرهەمانش کە پەنیرە دروستکردنی پەنیر تایبەت بە ناوچەیەکی ئۆکرانیایە کە سەدان ساڵە بێ گۆڕانکاری لە تام و جۆرەکەی بەرهەم دەهێنرێت بەڵام ئێستا بەرەو لە ناوچوون دەچێت و هەوڵیان داوە دووبارە کار بکەنەوە بۆی ئەو پەنیرە بەرهەم بهێننەوە. مەڕ و بزنەکانی کێڵگەکانی دەوروبەری گوندی تۆپۆلین لە ناوچەی زەکاپارتیان لە ئۆکرانیا بەهۆی ئەو جۆرە شیرە تایبەتەی کە ئەم مەڕ و بزنانە هەیەە تەواوی شیرەکەیان بۆ مەبەستێکی تایبەت کۆ دەکرێتەوە کە دروستکردنی پەنیرێکە بە ناوی برینزا. یارۆلسای 28 ساڵ کە یەکێکە لە شوانە گەنجەکان لەگەڵ باوکی بۆ دۆشینی شیر ڕوولا لە وەرگای مەڕ و بزنەکان دەکەن و لە دوای دۆشینی شیرەکە بە سەتڵە پڕ لە شیرەکانیان دەگەڕێنەوە. ئەمەش ئامادەکاری یەکەمە بۆ دەستپێکردنی دروستکردنی پەنیر کە پەنیرێکی تایبەتە و ماندووبوونێکی زۆریشی دەوێت. ئێمە شیرە دۆشراوەکە بۆ ماوەی نیو کاتژمێر پاش دۆشین دەیهێڵینەوە و هەوێنێکی تایبەتی تێکەڵ دەکەین تاسی خولەک لە مەنجەڵێکی دەیکۆڵینین و دەیکەینە ناو پارچە پەڕۆیەکی ناسک بۆ ئەوەی ئاوە چۆڕ بێت ئەم خواردنە کللتوریە بەرهەم بێنین. پەنیرە بەرهەم هاتووەکە بۆ چەند ڕۆژێک بە هەڵواسراوەیی دەمێنێتەوە. ئەمە شێوازێکە لە دروستکردنی پەنیری برینزا کە چەند سەدەیەکە بێگۆڕانکاری
لەسەر ئەو شێوە کۆنە دروست دەکرێت. بەڵام بەرهەمهێنانی برنجە ساڵ دوای ساڵ لە کەمبوونەوەدایە. ئەمەش بەهۆی کەمبوونەوەی کاریا ژەڵداری. ji ber pêkhateyên wê yên siruştî ku çi maddeyeke xwarekî destgir weke tam û bêhna kîmyayî lê nayê zêdekirin, ev panîr ji şîrekî siruştî sedî sed tê berhem anîn. Ev yek jî bûye sedema wêyekê ku xwasteke zêde li ser hebêt li dema ku qebareyeke kêm jê tê berhem anîn. Ev jî ji bilî tam û çêja wê ya taybet. خەڵکی ئەم ناوچەیە بەهۆی گرنگی و زۆری نرخی ئەم جۆرە پەنیرە ناوی زێڕی سپیان لەم بەرهەمە ناوە. چون خواستێکی زۆری لەسەر و لە زۆربەی خواردنەکانی وەک کولیچە و سوپ و کفتە و زەڵاتەی تایبەت ئەم جۆرە پەنیرە بەکاردەهێنرێت. هەر لە شۆربا و یاخود لە خواردنە گەرمەکانی کفتە و پشری بوو ئەمانەوە هاتیینە پەنیر. ئێستاش باز لە بەرهەمی زەیتونەکەین کە کۆکردنەوەی بەرهەمی زەیتون لە ئیتالیا دەستی پێکردووە و جوتیاران بە ڕێگەی جیاواز ئەو بەرهەمە کۆ دەکەنەوە. بەشێک لە بەرهەمی زەیتونەکەش ڕەوانەی بازاڕەکانەکەن و بەشێکی دیکەشی زەیتی زەیتون کە بە زێڕی شل ناسراوە لی دروستەکەن. ئەم ساڵیش بەهۆی کۆرۆناوە بەرهەمێنانی زەیتون بە ڕێژەی لە سەدا 30 کەمی کردووە. جوتیارانی ئیتالیا دەستیان کردووە بە کۆکردنەوەی بەرهەمی زەیتونی ئەمساڵ بە شێوەیەک ڕاخێرێکی تایبەت لەژێر دارزەیتونەکان ڕادەخەن و دواتر داری زەیتونەکان دەتەچێنن بۆی بەرهەمی زەیتونەکە نەکەوێتە سەر زەوی و بە ئاسانی کۆ بکرێتەوە. بە پێی ئامارەکانیش ئەمساڵ بەرهەمهێنانی زەیتون لە ئیتالیا بە ڕێژەی سەداسی کەمی کردووە. ساڵی ڕابردوو بەرهەمی زەیتون زۆر باش بوو، نزیکەی 320,000 تۆنمان بەرهەم هێنا. بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆنا بەرهەمهێنانی زەیتونیش بە ڕێژەی 130 کەمی کردووە. ڕەنگە تەنیا 230,000 تۆن بەرهەمەکەی بێت. لە ڕاستیدا نیگەرانین لە کەمبوونی بەرهەمی زەیتون. خاوەن باخەکانی زەیتون بەشێک لە بەرهەمەکانیان بە ئامادەکراوی دەخەنە بازاڕەکان. هاوکات لە بەشێکی دیکەشی زەیتی زەیتون کە بە زێڕی شل ناسراوە دروست دەکەن. لە بەرامبەردا حکوومەتی ئیتالیا ئاستی چاودێری لە پاک و خاوێنی بەرهەمەکان زیاد کردووە و زووتیارانی ناچار بە چەندین ڕێنمایی و خۆپارێزی و پاک و خاوێنی کردووە. یاساکانی تایبەت بە پاک و خاوێنی توندکراون. دەبێت لە کاتی کۆکردنەوەی بەرهەمی زەیتون زیاتر ڕەچاوی خۆپارێزی بکەین. ئەم ساڵ قەیرانی ساغ نەبوونەوەی بەرهەمی زەیتونمان هەیە. لە کاتێکدا کۆگاکان توانێکی سنوورداریان بۆ هەڵگرتنی زەیتون هەیە. داواکارم ئەو کێشەیە چارەسەر بکرێت. ئیتالیا یەکێک بوو لە وڵاتانەی کە بەراورد بە هەموو وڵاتانی ئەوروپا زووتر ڤایرۆسی کۆڕۆنا تێیدا تەشەنەی کرد. ئەوەش حکوومەتی وڵاتی ناچار کرد ڕێکاری تون بگرێتە بەر هەرزوو کەتەکانی گەشتیاری و پیشەسازی ڕوبەڕووی داخرانبوونەوە. بۆیە ئەگەر هەیە چەندین بەرهەمی کوشت و کاڵی بەتایبەت زەیتون و پەتاتە ببنە قوربانی و کێشەی بە بازارکردنیان بۆ دروست بێت. هەر لە کەشێکی خۆماڵی و سروشتی تا ئەتان هێڵینەوە کەویژ یەکێک لە سیما جوان و دیارەکانی کوردەواری ژیانی گوند و دەستکردنە بەکار لە بەیانیانی زوودا کە کچان و ئافرەتانی گوندی سەرچاوی سەر بە قەرەداغ بەیانیان زوو تەنورەکانیان گەرمەکەن و نان و کولێرەی گەرمیش ئەکەن کە لەسەر خوانەکانی بەیانیان ئامادەیەکەن. جا خانمانی ئەو گوندە کە گوندی سەرچاوی بەیەکەوە کۆ دەبنەوە و تەشتی هەویرەکانیان ئەبنە سەر تەنورەکان و لەوێش کامێرای ڕۆژباش لەگەڵ کچانی ئەو گوندە چۆتە سەر تەنور و چۆنیەتی ئامادەکردنی کولێرەی گەرم پیشانی ئێوە دەدەین. دبر هنا جان هنا لذاته تاباندي انا اسمع كيفاش روتي كيس ما حد مدير هذا كان وجيره تعبان نعم اذا صار غير ما نقولها حمو يعني والله خليكي خالي وينترو بني خالي وكلي يعني تشتغل غير ما نقول همو بەیانێ نانەکەین و نانی سازیەکەین و لێرە و نانەکەین و نانی تەنووریەکەین و نانی تیریەکەین و وڵای نانی تەنووری من دوو بەیانی جارێکە
سێ بەیانی جارێکم ئیتر ماڵەکانی ترەیکەن ئەم ماڵانی تێ لێرە لە ماڵی ئەمەیکەن من بۆیان پێوە دەم و ئاوەهان ئیتر ماڵ کوڕەکەم ئەیکەن و وەڵاتر عاوەتی وایە هەموو بەیانە نانی تەنووری بکە نانی ساجیەکات کولێرە و نانەکات دیەکە ئێمە نان و کولێرەکەن کولێرەی تەنووریەکەن و نانەکەن و نانی سازیەکەن و نانی تەنووریەکەن و نانی تێریەکەن گشتی تەنووری هەیە گشتی حەزیا لە کولێرە و نانی تەنووری سێمە لە کاتی ئەم خانە هەموو بەیانی پلی بەیانێت تەشتێک کولێرە و نانی کردە دایکی پلی بەیانی وڵا دایمە حەزیریەکەن لە کولێرە و نانی تەنووری هەر ئیسە نەکەین هەموو بەیانێ نەمانی ئەو کوڕەکەمان ئیدارە نەکەن هەر کولێرەوە کونجی لێرە بە کونجی هەموو کاتێک شۆڕۆن و کونجیوە نایکەین کاتی وایە ئەو بێ ڕۆنی خۆیسەوە بێڕۆن کردێتی کولێرە خۆشە بتوانانی کلی بەیانیە بیکەین کولێرە و نانی تەنووری وەڵا ئەمەوە دووەوە ماساوە چای و کەرێەوە وەڕۆنی کوردیەوە وەڕۆنی کوردی و کراوە بەڵێ بە هیوای لەش ساغی و تەندروستێکی باش بوو ئەو خانووە بەهێز و ئەو خانمە بەهێز و بە بازوانەی کە بەیانیان زوو ئەو کولێرە خۆش و بەتامە دروست دەکەن هەر خانمان هەمیشە لە دروستکردنی خواردن یاخود شیرینی نانی گەرم بێ هەمیشە چالاکن و دەزڕەنگینن بۆیە منیش ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەم هەر تایبەت کردووە بەوە کە چۆنێتی دروستکردنی شیرینی بەتام و جۆری جیاوازیش کە میوانداری خانمێکی دەزڕەنگین و شارەزاشە لە دروستکردنی شیرینیەکاندا پێتان ناسێنمەوە گفتوگۆی زیاتر لەسەر دروستکردنی شیرینیەکانی دەکەین کە لێرە نیگار سالار لە ستۆدیۆ لەگەڵم دەبێت بەخێرهاتی نیگار هاتوون بەخێرهاتی بۆ پرۆگرامی ڕۆژ باش دەزڕەنگینی یاخود شیرینی دروستکردن لای خانمان زۆر زۆر باوە زین تۆ لە کێوە دەستە پێ کردووە ئەمە نزیکەی 5 ساڵە دەستم پێ کردیە بەڵام تقریبی ساڵ و نیوەک لە بە 2 ساڵێتی بە تەواوەتی ئەلانم کردیە ینی پێشتر زۆر کارم لەسەریە کرد بەڵام تەنها لۆ خۆم و دەوروبەرەکەم بوو بەس ئێستا بە تەواوەتی پەرم پێدایە و ئەلانم کردی کە من ئەو ئیشاکەم دەست خۆش بە ماندوو نەبی پێم لە چی دروست کردوێنێ ئەمڕۆکە ینی آخر جار چی دروست کرد آخر جارۆکێکم دروست کرد دەستەکان نەخۆش بێ هەروەکوتم ڕۆژی لەدایک بوونی منیش نییە یەکسەر هەڵی گرم بۆ خۆم زۆر سپاس ئەوە بێگومان بۆ پیشاندانی بینەرەکانەوە بۆ پرۆگرامی ڕۆژ باشیش ئەو شیرینیە جوانانەی کە دروست کردووە ماندوو نەبیت شیرینیەکانی تۆ یاخود هەموو جۆرێک دروستەکەی زۆرتر کامانن ئەو شیرینیانەی کە حەزەکەی بەردەوام دروستیانکەیت و سوودیشی هەیە بۆ کڕیارەکانە ڕاستەکەی هەموو جۆرە خواردن و شیرینیەکەم ینی بە تەنها شیرینیە کارگەکەی من خواردنیشە هەم خواردنەکەن ڕۆژانە هەم شیرینیەکەن شیرینیە باوەکان زیاتر کولیچەیەکێکی سادەیە بڕمەیە بڕمە زۆر زۆر باوە لەکنم بیتی فۆرە غۆرابیە بەعام ینی هەموو شیرینیەکان لەکنم باوە بە زۆری زۆر بە هەرە زۆری ئەفرۆشە فرشنی لەسەرە ینی ڕۆژەیە زیاتر لە 10 جۆر خواستی لەسرە داواکاری ئامادەکە یاخود لە ناو کارگەکە تا چەند خانمی دیکە لەگەڵ خانمیدی هەیە کارمەندم هەیە یارمەتیمەدا لەوێن دەرێ هەم بەخۆم هەم ئەوانش ئیشەکانی پێکەواکەین هەمومان جگە لەوەی کە وەکو کارکردنێ ئێوە یاخود بۆ ئەوەی کە بتوان کارێکتان هەبێ تا چەند حەزی و خولای خۆش تێکەڵ کردووە خۆی شیرینی دروستکردن یان هەر کارێک کە تو بتەیە بیکەی سەرەتا بەهرەیە
و حەزی خۆتە کە تو حەزت هەبوو بەهرت لە ئیشەکە هەبوو خۆشەویستیت لە بۆ ئیشەکەت هەبوو ئەو کاتەتوانی سەرکەوتوی بی تێدا دروستی بکەیت. زۆر باشە. خاتونی گار پێمان بڵێ ئەو شیرینیانەی کە ئەیکەیت تا چەند گرنگی بە بەرهەمی خۆماڵیە دەیتیایە بەکاربێنیت؟ شیرینیەکانی من پێداویستێ سەرچیەکەی من ئاردە بەڕاستی ئارد و ڕۆنە. ئاردەکەش زۆربەی جار ئاردی خۆمانە بەکاردێنم گەنمی خۆمانە بەکاردێنم و هەروە بەرهەمی دیش بەکاردێنم ینی مەرجنیە هەموو شیرینیەکانی من خۆمانەبی بەڵام لە خواردنەکانم زۆر گرنگی بە بەرهەمی ناخوادە. خۆت حەز لێ بوو یاخود لێ کەسێکەوە فێری دروستکردنی شیرین بووی لە مێژە فێر بوویت یاخود خۆت لە ماڵەوە ئەنی لە سەردەمێکی مناڵیەوە دەستە پێ کردووە یاخود سەرەتا بە چەند کار دەست پێ کردو سەقەتە کردو دوایە باش بۆ بێگومان سەقەتی هەر هەیە لە بیدایە تا سەقەتم کردیە لێم سوتایە لێم خراپەوە شتێکی نۆرماڵە بەڵام حەزم لێ هەبوو ینی هەر کات کە شتێک ئەم دیت مەسەلەن ئاردەکەمە دیت شەکرەکەمە دی با شتێکی لێ دروستکەم با شتێک دروستکەم بزانم چی دەرەچیتن زۆر جار فکری خۆم تێدا بەکاردێنێ زۆر جارش ئەم دیت لە کەسانی دی یان بابڵن لە تەلەڤیزیۆن ئەم دیت لە کەسی دەوروبەرم لە سۆشیال میدیا ئەم دیت و حەزمە کرد دووبارەی بکەمەوە دواترتم نە تاوا دووبارەکردنەوە بەسە دی وا بکەم شتەکە بە خۆم بەرهەمی بێنم بە فکری خۆمی تێدا بەکاربێنم زۆر بەرهەمم هەیە تایبەت بە خۆمە تەنها بە خۆم دروستیانەکەم ڕەنگە لە بازار هەر نەبی ئەوەی کە هەشە بەرهەمی خۆمە لەوێن دەرەهەیە لە دوکانەکان یان لە مارکێتەکان ئەفرۆشێتن. زۆر باشە خانمان هەر کات ئارد یاخود ڕۆن ببینن یەکسەر بیرە لەواکەنەوە شتێکی شیرینی جوانی پێ دروستکەن. تا چەند گرنگیت بۆ داوە لە ڕووی تەندروستیەوە یاخود هەندێک شیرینی هەیە دروست ئەکرێ بە بێەوەی کە ڕێژی شەکرەکەی زۆر بێ کەسانێک هەن نەخۆشن سوودی لێبینن تۆ ئەم بەرهەمانەت هەیە؟ بەڵێ بەرهەمم هەیە زۆر شیرینە لەگەڵەوەش هیچ شکلی تێدا نیە شکلی تێدا بەکار نایە چۆن دروستەکە ئەویان سڕە بەرهەمیشم هەیە ئێستا لە نمونە ئەو کلیچەیە کە لێرە هەیە لە ناوەکە یەک لە کولیچەکان جیس هەیە کڕیارم هەیە شەکر ناخواتن هەنجینی بەکاردێنم هەنجینی سروشتی و زۆر ئەسلی بەکاردێنم ئەوە هیچ شکری تێدا نەبیتن تایبەت لەوانەیە کە نەخۆشی شەکریان هەیە نەخۆشی دیکان هەیەیان هەیە هەر شکر ناخوا حەزی لێ نییە ئەتوانم هەنجین لە ناوی بەکاربێنم زۆر سروشتی و تامەکەشی زۆر تایبێت و خۆشترە. بەڵێ زیاتر کێن کڕیارەکانەوەی کە زۆر ئارزوی شیرینیەکەن بەعام هەموو گشتیە گەنجم هەیە منداڵم هەیە ئافرەتە پیاوە بە تەمەنە ئیدی بە تایبەت ئەوانێک کە بۆنیان هەیە نەخۆشیان لە ماری هەیە یان وەزیفەدارن فەرمانبەرەکان زۆر پێشتر مامۆستا زۆر زیاتر فەرمانبەرە زیاتر ئەوانێک کە نەخۆشیان هەیە ئەوانێک کە حەزیان لە خواردنەکان شیرینیەکانی من هەیە ئەوانەی میوانیان زۆر دێتن ڕۆژێک پێشتر تەلەفۆنەکان یان لە ڕێی سۆشیال میدیاوە لە پیجەکانی خۆم لە ئینستاگرام و سناپچات پەیوەندیم پێواکەن و داوای خواردنەکانەکەن و دیژمارە و ناونیشانیانە نێرن و لە بۆیان ئەگەێنن بە زووترین کات بۆیان ئامادەکەیت. نیگارخان هەرچەندە ئەمە تازە دروستە کردووە بەڵام ئێمە ئاگامان لە شێوازی دروستکردنەکەی نەبووە توانی ئێستا پێمان بڵێ ئەو پێکاتانەی لەم کێکە هەیە چی و چییە و چەند بوو یاخود فێری قیاسەکە بووی بە بێەوەی سەیریکەی تاو دەست ڕاهاتوو ئەگەر پێمان بڵێ بۆی خانمانیش زیاتر یاخود هەر کەسێکی دیکە بینەر بێت سوودی لێ ببینێت. ئەو کێکی ئێستا لێرە هەیە پێکاتە سەرچیەکەی هێلکە و ئاردا هێلکەیە ئاردا شیری تێدا بەکارهاتیە شەکرە و هەروەها بیکم پاودەر و ڤانیلەم تێدا بەکارهێنەیە لە بۆ سەرەکەشی لەوەی تامەکەی زۆر خۆشتر بیتن کرامێلم بەکارهێنەیە لەگەڵ فستقی هارە فستقەکە تەنها لۆ جوانی و تامەچی خۆشیە بەڵام کرامێل تامەکی زۆر تایبەتی داتێ و کرامێلەکەش بەخۆم دروستیەکەم. زۆر باشە نیگارخان پێم بڵێ نهێنی کێکی ئیسفەنجی یاخود ئەو کێکەی کە ئەوەنە بەرزە بێتەوە چییە؟ ئەوەی ئەوڕۆ هەندە بەسەری ئەکردم زۆر بەرز نەبووە بینەرەکانی من ئەزانن کێکێمە کە ڕۆژانە پۆستەکەم چەندە زۆر زیاتر لەوەی بەرزە بیتن کێک بەرز بوونەوە زیاد لێکدانە یعنی ئێستا من سەرەتا کێلکەکەی بابرێت تێکەمە ناو ئەو دەفرەیەکە کاری لەسەرەکەم زۆر لێکی ئەدەم هەمووی ئەبیتە کەفێکی ئەنی ئەوەندە لێکی ئەدەم وەکو کرێمێکی لێدێ دەفرەکەم تاوا پڕەبی تەنها لە دوو هێلکە دەفرەکەم تێدا بەکارینە و پاش ئەوەش کە شەکرەکەم تێکرد لەگەڵ ڤانیلایەکە دووبارە ینی لێکی ئەدەم و هەر بەمەچینە زۆر زیادەکە و کرێمێکی تاوا خەستی لێ دێتن ئەو جەپێکاتەکانێتی لە بۆ زیادەکە ئەو مادانی کە بەکاری هێنی بۆ هەڵاوسانی کێکەکە زیاتر چین هەر بکن پاودەر
یەک دانیان دوانی تێکیت وەڵاهی هەیە ئەرە یەک دانم لوتەکە نامەوێت زۆر بەرزبی هەیە ئەرە نامەوێت تامی یعنی تامی لێبەت تامی هەبێتن یەک دانەی تێکم جاری شوهەیە دوو دانەی تێکم کام لە شیرینیەکانە بڵێن داواکاری زیاتری لەسرە کولیچە و بڕما و بیتی فۆر و ئەو کێکە سادەیەش زۆر زۆر داواکاری لەسەرانی ڕۆژ نییە من کێچینەکەم کێکم نەبی باقڵاوەکەشم زۆر باشە لەگەڵ شیرینیەکانی بۆنەکان چۆنی یان ئەوانی کە زیاتر بۆ نابێ بە تایبەت کێکەکان بۆ ڕازاندنەوەی لەگەڵ ئەوانەش دەسڕنگکرێنیەکانە دیارە بەڵێ ئایشی کرێمیشەکەن لە بۆ بۆنەکان و هەروەها لە بۆنە ئاینیەکانیش هەم ینی حەلوا هەیە کێکی دیکە هەیە فاست فودمان هەیە ینی هەویرکاریم هەیە بۆرەکەم هەیە مینی پیتزا و هەم مینی پیتزام هەیە لە حماجینم هەیە زۆرێک لەو بابەتانی تکەم هەیە ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەیت کاتژمێرەکەی خۆم دیار نییە تەنها کارمەندەکانم دیارە لەبەر ئەمن زۆر جار لە مارێش ئیشەکەم ینی جاری وە هەیە داواکاریم زۆر زۆرە کە بزانم لێن دەرپێڕاناگەم شەوەکەی ئامادەکاریەکانەکەم لە ماڵێ و سبێنە ئەی بەمە کارگەکەی یان زۆرێک لە خواردنەکان هەیە لەوێن دەرێ ئەو مەجالە نابی یان تەباخەکەم بەتارنێ لە ماری خواردنەکەی دروستەکەم ئەوان لەوێ ئیشی دیکاکەن کاتە خۆت هەمیشە چاوی دێری لەگەڵ زۆر باشە باشە نیگارخان زۆرێک لە خانمان یاخود هەر کەسێکتر نەکە هەر خانمان گەنجان بەگشتی کوڕان بێ کچان بێ هەر کەسێکی دیکە بێ باز لەوە کە زۆر جار هەلی کاری نییە تۆ چۆن توانیت ئەم هەلی کارە بۆ خۆت بڕەخسێنی و بیکەیتە بەشێک لە سەرچاوی بژێوی ژیانیشت بێگومان هەلی کار ئەمنیش وابوومە یعنی زۆر زار لە حالەتێک بمە پێویستم بەکار بۆ بەڵام هەلی کار نەبوو یان ئەو دەرفەتە نەڕەخسایەکەم بچمە جێیەکی دوور ئیش بکەم زۆر دوور بم لە ماڵی خۆم یان ساحب منداڵ بوومە فکرم لەوەی کردەوە شتێک بی بەرهەمی خۆم بی دەستی خۆم بیتن و لە ناو ماڵی خۆم بکەم چونکە من لە سەرتاکە دەستم پێ کرد لە ناو ماڵە دروستمە کرد بەر لە ماڵی ئیشەکەم لەسەری کرد دوایە کە داواکاریەکان زیادی بوو ئەو کات کردمە کارگا و یعنی بردمە دەرە ئیشەکەم باوەڕت بە خۆت هەبی بوێر بە ئەو بەهرەیە کە هەتە بینە دەرێ باوەڕم وایە هەموو کەسێک بەهرەیەکی هەیە گرنگ نییە هەر شیرینی بێتن جا دەسڕەنجی نییە ئیشی دەستە ئیشی مۆری و ژەنجیانەیە یان خەیاتیە یان هەر شتێکە جوانکاریە هەر بابەتێکە تو خۆت لەو بوارە دیتەوە کاری لەسەر بکە لۆ خۆت بیکە لە بۆ برادەرەکەت بیکە خوشکت بیکە دوایی پەرەی پێ بدە بەڵام تەنها بوێر بە ترست نەبی بەڕاستی کە ترست هەبوو کە ڕەشبین بووی یعنی نەرێنی فکرت کردەوە شەکەت لۆ نابی دڵنیا بە لەوەی ناتوانانی ئەو بەهرێت دەربێخی ڕاستە بە خۆشحاڵیەوە لای زۆربەی خانمانی کورد ئەو بەهرەیان دەربڕیەوە هەتا ئەگەر لە ئامادەکردنی خوانی سەر سفرەکان بێت یاخود لە ناو خێزانەکانیش بێ دەزڕەنگینی خوان سەبایتر ئەوە بەسە بۆی کە بتوانن کارێکی دیکە بکەن ئەندامانی خێزانەکە چەند حەزیان بە کارەکەتە یاخود فێر بوون لەگەڵتا وەڵاهی ئەمن بە خۆم دوو منداڵم هەیە پیاوەکەشم بەڕاستی ئەویان زۆر پشتمە یعنی زۆر هانمەداتن زۆر جار هەتا کە سفرەکەی دانم ئادەمەوە ڕسمی بگرم و پۆستی بکەم زۆر جار پێمەڵ ئەویان جوانترە لەوێبی ئەوە ینی زۆر یارمەتی مەدە زۆر پشتمەگری و سەرڕای ئەوانش کە لە دەرەش ئیشەکەم ئەو کاتانێک کە لە کارگەمە ئەو کاتیش هەر زۆر یعنی پشتمەگریتن ینی ئەگەر بەشتە کەمیش بی یارمەتی مەداتن جاروێت و پێویستت بەشتە چێت تەنها پێویست بە وشەیەکیە کەسێکی یارمەتی دیدا بەڵام ئەویان زۆر پشتمە و لەگەر ئەوەش برایەکانم داکمە بابمە زۆر پشتمەگرن ینی هەر کات کە ڕسمەکی پۆستەکەم یان کەچمە پرۆگرامێکی یان کە ئیشەکەکەم پرۆژێک زۆر پشتمەگرن زۆر هانمەدەن لەسەرەوەکە بەردەوام بم لە ئیشەکەی زۆر باشە بە هیوای ئەوەی کە هەمیشە بەردەوام بی و دەستڕنگینەکانت بەردەوام بێ بەکاری باشتر و بە شیرینیە جوانەکانیشت زۆر سپاس نیگارخانکەم بڕۆ لەگەڵمان بووی پرۆگرامی ڕۆژ شیرینتر کرد زۆر سپاس دووبارە بەخێر هاتن. بەڵێ تۆری پرۆگرامەکەمان کە باسکردن بوو لە چۆنێتی دروستکردنی شیرینی هەر لە چالاکیە هوەریەکانەوە بۆیە بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش تا ڕۆژی داهاتوو ئێمە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکەتان بۆ ئامادەکەین هەر شاد بن و ئێستش لە دوای پرۆگرامی ڕۆژ باش هاوکارانمان بە کۆمەڵێک لە هەواڵ و زانیاریە جیهانیەکان لەگەڵتان بەردەوامە بن هەر شاد بن.